خۆی بەکارهێنانی زیرەکی دەستکرد ئەگەر بتەوێت بە شێوەیەکی باش بەکاری بێنی بەڕاستی استفادەی لێ یەکەی. ئێمە وەکو ئیدارە ڕووی ئیداری و بەکارهێنین کە استفادێکی زۆر باشمان لێ کردەوە، بەڵام هەموو کارێکە ئیکەیت یعنی ئەو زیرەکی دەستکردەکە بەکارهێنی ئەبێت تۆزە گۆڕانکاری مەفهومێکی لێ وەرگری، نەک بە تەواوەتی هەمووی وەرگری، یعنی هەموو زیرەکی دەستکرد وەرگریت و تەنها مەفهومەکەی لێ وەرگری. چونکە بەڕاستی بەکارهێنانی زیاد لە حەد کاریگەری سلبی یان خراپ بکاتە سەر کەسەکە، وای لێیەکە ئەو کەسە تەماڵ بێ، یعنی تەماڵ بێت و پشت تەنها بە زیرەکی دەستکرد بەرسێ نەگەڕێەوە دوای شتی ترە، ینی خۆی مانوو نەکە و ئەگەر بە باشی بەکاری بێنی بەڕاستی استفادەی لێیەکەی. بەڵام ئێستا بە شێوەیەکی هەڕەمەکی لەلایەن زۆر کەسەوە بە تایبەتی مناڵ بەکارهێنرێ بەبێ ئەوەی چاودێری بکرێت لەلایەن خێزانەکانیانەوە، چونکە بەکارهێنانی زیاد لە حەد بۆ مناڵ بەڕاستی زەرەرە. چونکە ئێستا مناڵ ئەگەر بمانێ و نەمانێ مناڵ پێویستە بەوەی خۆی بە دوای شتا بگەڕێت، چونکە دنیای مناڵ جیاوازە لە دنیای گەورە و پێویستە پشت بە نامیلکە و کتێب و گۆڤارەوانە بەسێ، نەک تەنها شتەکە بە حازری بێتە بەردەسی و وای لێیەکە کە تەماڵ بێت. تەنها بۆ مناڵیش نە، گەورەکانیش ئەگەر زیاد لە حەد بەکاری بێن و هەموو شتەکان بە حازری بێتە بەردەست واو لێیەکە کە تەماڵ بیت. خۆی بەکارهێنانی ئەو ئەنیمەیشنانە هەنێکیان ئامۆژگاریە بەکارهێنانیان، وەکو ئێمەش وەکو گەورەکان سەیریانەکەینە کە ئامۆژگاری جوانی تایە، بەڵام بەکارهێنانی میوەکان و قسەکردنیان ئەمە تا حەدێ شتێکی نامۆیە بە دنیای گەورەکانیش نەگە بە دنیای مناڵەکان. لەبەرەوە من ڕێنمایی بۆ کەسانە هەیە کە ئەنیمەیشنەکان بەکارهێنن تا بۆیان نەکرێ چیرۆکە جوانەکان بەکاربێنن، نەک بەکارهێنانی میوەکان لە ئامۆژگاریە، تا ئەتوانین شتێک بەکاربێنن کە بتوانن ئامۆژگاریکی جوان بگەێنێ و کەسێکی ئاسایە و ئینسانێک تعبیری لێ بکانەک وەکو میوەکان. بەڕاستی میوەکان هیچ پێ سەیرانی وەکو گەورەکە سەیریەکەی ئەبینیم میوە پیازە بۆ نمونە گێزەرە خیارەکە قسەکە و جیاوازانی شتێکی زۆر جوان نییە بەڕای من. بەکارهێنانی ئەو ئەنیمەیشنانە بە تایبەتیەوانەی کە میوەکان قسەکەن لەلایەن مناڵەوە شتێکە ئێمە تا گەورەن قبول یەکەین، ینی قبول کراوە تێگەین عەقڵیەتی ئێمە جیاوازە لە عەقڵیەتی مناڵ، بەڵام مناڵ دنیای مناڵ وەکو وتمان جیاوازە. ئەوێ بەردەوام گەورەکان جوابی ئەو مناڵانە بنەوە، پرسیاریان هەیە ئایا میوە تا ئێستا قسەی کردووە تا ئێستا قسە بکە، لەبەرەوە نەخێر من پێم باش نییە بەکاربهێنرێت، چونکە مناڵ دنیای مناڵ و مێشکی مناڵ هێشتا کامڵ نەبووە و توانای قبولکردنی و شتانێت تۆزێ قورسە لەوە چێ بەردەوام بیری لێ بکاتەوە. ئایا پیازی ئاسایی قسەکە یان بۆ نمونە سێو قسەکە، لەبەرەوە تا بکرێ داوا لەو کەسانە ئەکەم کە ئەو ئەنیمەیشنانەیان دروست کردووە بەڕاستی زیاد لە حەد بەکاری نێن، یعنی بۆیان نەکرێ ئەو ئەنیمەیشنانە بسڕنەوە، چونکە بەڕاستی زەرێری هەیە بۆ مناڵ. وەکو وتم گەورە توانای قبولکردنی هەیە لە ڕووی عەقڵیەوە، بەڵام بۆ مناڵ هیچ قازانجێکی لێ ناکە.